بڵێن جوانەکەیەکی بکرێ مانگایەک بۆ حەوت نەفەرانەوە نییە بڵێن بۆ حەوت حائیلەیە جوانەکە بۆ هەنی وا دەڵێن زۆر باشە با من ئەم بابەتە ڕوونکەمەوە قوربانگیان. حیوانی سپی واتە مەڕ، حیوانی ڕەش واتە بزن و مەڕ بۆ عایلەیەکی کامل ئەبێت. ئەگەر سەرۆک عایلەکە سەرۆک خێزانەکە سەری بڕێت پاداشتەکەی بۆ هەموو مناڵەکانە، بۆ خێزانەکەیەتی، بۆ ژنەکەیەتی، بۆ هەمویانە، کەواتە پێویست ناکات ژنەکە بڵێ پیاوەکە ئیمساڵ بۆ منی سەربڕا، ساڵێکی تر بۆ کچەکەمی سەربڕا، ساڵێکی تر بۆ کوڕەکانی سەربڕە. نە، خاوەن عایلە سەرۆک عایلە ئەگەر سەری بڕی ئەوە لە بری هەموو عایلەکەیە. بزنێک مەڕێک بۆ یەک عایلە ئەبێت. ئەی ئەگەر جۆرەکە بوو وڵاغ بوو باشە، ڕەشە وڵاغ بوو مانگایە، ئەمە بۆ حەوت خێزان ئەبێت. حەوت خێزان ئیتر ئەو خێزانانە چەند نەفەر بن، سەرۆک خێزانەکان سەرۆک عایلەکان حەوت کەس بەشدار ئەبێت، پاداشتەکەی بۆ هەر هەموو کەسەکان ئەڕوا بوو هەر حەوت عایلەکە ئەڕوات. مەبەستێک بە هەڵەت یەگەیشتووە، خەڵکێکەیە بە هەڵەت یەگەیشتووە ئەڵێت خوا ناو من شیتێکە، ناو من شیتێکە. نەخێر، خاوەن سەرۆک عایلە هەستا بە سەربڕینی حیوانێک، ئەو حیوانە پاداشتەکەی بۆ هەموو ماڵ و مناڵەکەیت، کەواتە لەسەر خێزانەکەشی لاچێت، لەسەر ماڵ و مناڵەکەشی لاچێت. مامەستا گیان ئەگەر ئەمن بۆ خۆم مانگایەک بکڕم بڵێن سپاس بۆ خوای تازە خوای گەورە کوڕێکیکەی پێبەخشیوین دەمە حەقیقەشی بۆ بکەم وا بزانم بۆ خۆشم هەر نەکراوە حەقیقە دەمەوێت بۆ خۆشم، یعنی دەتوانم ینی هەم مانگاکە مادام حەوت بەشە هەم بۆ قوربانیەکەی بڵین بەکاربێنین، هەم هەنی وا لە دڵی خۆماندا داینین بۆ حەقیقەش، یعنی بەبەر هەردووچی دەکەوێت. زۆر باشە، ئاگار لێبێ قوربانگیان. حەقیقە حەوتم عیبادەتێکی سەربەخۆیە و قوربانیکردنش کە لە ڕۆژی جەژنی قوربانە ئەکرێت عیبادەتێکی سەربەخۆیە، بۆیە ناکرێت یەکەڵ بە یەکتری بکرێن. ڕەشە وڵاغ حەوت کەس ئەتوانن بەشدار بنتیایە. یەکێ بڵێ من حەوت مناڵم هەیە، باشە عەقیقەم بۆیان نەکردووە، ئەم حەوت مناڵە بەشدار ئەەکەم لەم ڕەشە وڵاغەیە، ئەیکەم بە عەقیقە بۆیان ئەمە نابێت، چکە عەقیقە ئەبێ حیوانی سپی یا حیوانی ڕەش واتە یا بزن بێت یان چی بێت یان بەرخ بێت. بەڵام باشتر عەفوەن یان مەڕ بێت، باشتر وایە کە لە مەڕ بیکەیت، جا حیوانی بچووک بێت، باشە حیوانی بچووک بێت. بۆیە بۆ هەر کەسێک تایبەت حیوانێکی بۆ ئەەکەیت، ئەمما ڕەشە وڵاغ تایبەتە بە قوربانیکردن، نەک تایبەت بێ بە عەقیقەکردن. دەستت خۆش بێ مامەسا. پرسیاری دووەمیشمەوە بوو مامەسا، ئێستا من جیرانەکانم ماشەڵڵا هەمویان دەوڵەمەندن، لەوانەیە لە میشیان زۆرتر هەبێ و خەڵکی فەقیریش زۆر دەناسم، بەڵام ئەوان جیرانم نین، یعنی هەر لە شارەکەی خۆمن و لەو شارانەی دەوروبەری خۆمن دایان ناسم ماڵە فەقیرن، ینی مامەسا ئەگەر بۆ نمونە زۆر باشە قوربانگیان تێگەیشتم لە جەنابەت، ئەتوانیت باشە قوربانگیان با من ینی حاڵی بکەم. ئیمڕۆ ینی گەیشتونەتە ڕۆژگارێک دراوسی وا هەیە ئەگەر سەیریکە ئەگەر گۆشتەکەی بۆ نەبەی دوو ڕۆژتر لێت عادسە بێت، بۆیە هەر هیچ نەبێ بەشی ئەو دراوسیانی کەوا نزیکن لێت هەرچەندە دەوڵەمەنیشن بۆیان بەرە، والباقی مادام تۆ حیوانێکی گەورە سەرەبڕی ڕەشە وڵاغێکی گەورە سەرەبڕی ئەتوانی بیبەی بۆ کۆڵانێکی تر بۆ گەڕەکێکی تر کە فەقیر و هەژاری لێ تەوزیعیکیت. مامەسایی بۆ شارێکی تر بۆ شارێکی ترش دروستە، لە ئێستایا بۆنە خەڵکێک ئەیبا بۆ غەزە، لە غەزە لەم کاتەیە خەڵکەکە لێ قەوماوە لە برسا ئەناڵێنن، ئەگەر کەسێک دەستی مامەستی منەوە بۆ بۆ ئەوان چاکە. باشە شاری وا هەیە گەڕێکی وا هەیە سا لەو چەمچەماڵە لە پیرەمەگرون لە ناحێو لە قەزاکان گەڕەکە کامل مکمل هەمووی زەکاتی پێشێ، هەمووی فەقیر و فوقەڕایە، دروستە بیگوازیتەوە بۆ شوێنانش، والله تعالى أعلم. بەڵێ مامەسا مەبەستمەوە بوو بۆ نمونە بینی چواقوڕنە و ڕانیە یان حاجیاوە یان دروستە قوربانگیان، دروستە مادام هەدەف و ئامانجەکە ماڵی فەقیر و فوقەرا بێت، دروستە قوربانگیان.